لە مانگی ڕابردوو و لە هەفتەکانی ڕابردوو سەرۆکۆماری عێراق لەگەڵ وەزیری تەندروستی عێراق لەگەڵ سەرۆکی ڕێکخراوی جیهانی تەندروستی کۆمەڵێکی زۆر لە پزیشکان و کارمەندانی تەندروستیان کۆ کردەوە و تێیدا سپاس و پێزانینیان بۆ دەربڕین و بەڵێنیاندا تەقدیری ماندووبوونیان کەن و داواکاریەکانیان بۆ جێبەجێ بکەن. هەروەها پەرلەمانتارەکان لە حکوومەتی عێراق و ئەنجومەنی وەزیران و ئەمانەی ئامە لە حکوومەتی عێراق کۆبوونەوەی تایبەتیان بۆ وەزارەتی تەندروستی و بۆ داواکاریەکانی کارمەندانی تەندروستی و پزیشکان و فەرمانبەرانی تەندروستی کرد و بەڵێنیاندا داواکاریەکانیان جێبەجێکەن و ئەو بوو جێبەجێشیان کرد. چەندین جار ئێمە داوامان لە بەرپرسانی حکوومەت کردووە کە هاوشێوەی هاوپیشەکانمان لە حکوومەتی ناوەندی داواکاریەکانمان بۆ جێبەجێکەن، بەڵام بەداخەوە بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانی هەرێمی کوردستان و بەداخەوە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بەداخەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کوردستان کە تاکو ئێستا هیچ کام لە داواکاریەکانی ئێمەیان جێبەجێ نەکردووە. بۆیە وەکوی جێبەجێشیان نەکردووە سەرباری ئەوە ئێمە ئێستا موچەکانیشمان پێ نادرێت لە کاتێکا کە 3 مانگە کارمەندانی تەندروستی و پزیشکان لە هەڵمەتی ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنادان. بۆیە ئەمڕۆ ئێمە وەکو سەندیکای کارمەندانی تەندروستی لە سلێمانی بڕیارماندا بایکۆتی دەوام لە سەرجەم ناوەندەکانی تەندروستی بکەین جگە لە شوێنە هەستیارەکان و ئەو شوێنانەی تایبەتن بە ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا و لە ئەگەری وەڵام نەدانەوەی حکوومەت و هەرسێ سەرۆکایەتیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە دڵنیایی هەڵوێستەکانمان فراوانترە بێ. بۆیە داواکارین لە هەرسێ سەرۆکایەتیەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە دابینکردنی موچەکانمان موچەی سێکتەری تەندروستی و داواکارین لە بەڕێزیان هاوشێوەی هاوپیشەکانمان لە شارەکانی تری عێراق بە پێدانی قیدەم واتە ئەژمارکردنی خزمەتەکانمان بەدوو هێندا و بە پێدانی پارچە زەوی و بە پێدانی ئەو مکافئەی کە حکوومەتی عێراقی تەرخانی کردووە بۆ سەرجەم ناوەندی تەندروستی لە سەرتاسەری عێراقدا کە بۆ هەر یەکێک بڕەکەی 500,000 و داواکارین بە دامەزراندنی خۆبەخشەکانمان کە ئێستا زۆرێک لە سێکتەرەکانی تەندروستی خۆبەخش دەیبا بڕێەوە ئەگەر سەرێک لە عەلیناجی بدەن، سەرێک لە سەرچنار بدەن، سەرێک لە نەخۆشخانەکان لە قەزاکان بدەن، زۆرێک لەوانەی بەشدارن لە ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا کارمەندی تەندروستی خۆبەخشن. بۆیە داواکارین هاوشێوەی وەزارەتی پەروەردە کە حکوومەتی هەرێم بڕیاریدا سەرجەم گرێبەستەکانیان بێ بە فەرمانبەری هەمیشەیی، ئێمەش سەرجەم گرێبەستەکانی وەزارەتی تەندروستی بێ بە فەرمانبەری هەمیشەیی.